سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش لە خزمەتانەوان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتی لەم بەشە لە بەرنامە هاوڕێ عەبدوڵڵا دانابیمان لەگەڵا قسە و باسەکەین لەسەر دوو حربەی فری و ترساندنی ڕژیمی جمهوری ئیسلامی مەسەلەی ئینتخابات و ئەعدام. پێشەوەی پرسیارەکانم ئاراست بکەم هاوڕێ عەبدوڵڵا دانابی ئەگە دەنگی بنەویسی خۆش هاتی بۆم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس. هاوڕێ عەبدوڵڵا کوردی شارەم پێ کرد لە تێی حاکمیەتی 40 چەند ساڵەی جمهوری ئیسلامی هەمیشە جمهوری ئیسلامی لە هەر دەورەیەکە ئەوەڵەن لە تێی 40 چەند ساڵەدا دەستی ماشێمی کوشتاری قەتڵ و ئەعدامی جمهوری ئیسلامی ڕانەوەساوە و تا ئەلعان کەڵێمە قسە و باسەکەین هەمیشە جمهوری ئیسلامی ئەم دوو ڕەوشەی یەکێکیان مەسەلەی هەڵبژاردن بە ئیسلاح و مەسەلەی ئەعدام کە ڕوتین لە تێی 44 ساڵ حاکمیەتی ئێدامەی بووە بۆ ترساندن و تۆقاندن و فریودانی خەڵک بەکاری هێناون و بەتایبەت ئێستا کە خەڵک بە شدەت لە هەردوو ئەمانە بێزارن هەم لە مەسەلەی هەڵبژاردنەکەی و هەم لە ئێعدام و کوشتن و بڕینێک کە جمهوری ئیسلامی لە تەواوی تولی عمریان ماشێنی کوشتارەی وەڕێخستووە. خەڵک لە هەردوو ئەم پەدیدە هەردوو ئەم سنەت و ڕەوشەی جمهوری ئیسلامی متەنەفرن و قاتعانە لەگەڵ هەردوو ئەم پەدیدە شەڕ دەکەن. نەزەریەوە سەبارەت بەم شێوە و شگردانەی جمهوری ئیسلامی بەتایبەت لەم دەورەدا کە زۆر چاکەزانێ قین و تووڕەیی خەڵکی کۆمەلگای ئێران لە 90% زیاتر دژ بە جمهوری ئیسلامیە و مەسەلەی هەڵبژاردنیش لە پێش پای جمهوری ئیسلامیە و لەم حربانە چۆن ئیستفادەکە. بەڵێ سپاس دەکەم. ئەوە ڕاستی بێت ڕژیم جمهوری ئیسلامی وەک تۆی شارە پێ کرد ئەم دوو حربەیە لەگەڵ خۆیان تەولید بووە. یانەوەتە ڕژیم جمهوری ئیسلامی هاتۆتە سەرکار هەر لە سەرەتاوە بە ترس و تۆقانی خەڵک واردی سەحنەی سیاست بووە و لایەک شۆ تەلاشی کردووە بە حربەی فریب و تەحمیقکردنی خەڵک بتوانێت تەمەنی خۆی درێژکا و زۆرتر ئیدامە بە حاکمیەت و دەسەڵاتی. بۆیە ئەڵێم تەمەن درێژی بۆ دەیڵێم کە جمهوری ئیسلامی ڕژیمێک نەبووە خەڵکەڵی بژێرێ دەستکردی خودی ڕژیم نەبووە بە ئینقلابی خەڵک نهاتۆتە سەرکار بەخواستیەوە کە ئەمە ئەگەر ڕژیمی شا بڕوخێ ئەمە لەو باشترە بە یا زۆر باشە نەهاتۆتە سەرکار بەڵکو ڕژیمێکی تەحمیل کراوە بووە بە خەڵک و دایان سەپانەوە من خەڵکە هەروانەیە کە ئیسێش خۆشیان بە شێوەهایە گیریان کردو بەدەستی و تەحمیلیان کردو بە خەڵک. بۆیە حربەی ترس و تۆقان ئەو یەکێک لە ئەساسیترین حربەهایەک بووە کە هەر لە سەرەتاوە کە واردی سەحنەی سیاست بووە و بەلەخەرە خۆی داسەپانە مەسەڵخەت دەستی پێ کردووە بە کوشت و بڕین بە لێدان بە ترسان بە تۆقان. ئەلبەتە ئێمە لێرە ئێمڕۆ باسی ئادامەکەین بەڵام 1001 شێوە لەلایەن جمهوری ئیسلامی تاوەکو ئیسە بەکار هێنراوە بۆ ئەوە کە خەڵک بترسێنێ خەڵک بتۆقێنێ خەڵک ڕامکە خەڵک بۆ سیاسەتەکانی خۆی ملکەچ کات وای پێ بکە کە ئێرادە و تەوانی ئینسانیەتی لێ بسێنێت. ئەمە ئەو شتەیەکە کە مەسلەیەکی مهمە و مەسئلەی انتخابات و مەسەلە حاکمیەت و چۆنیەتی دەسەڵاتکردن و ڕەهبەرتراشی و ڕئیس جمهور و پارلمان و ئەمانە شتگەلێکن کە بۆ خودی جمهوری ئیسلامی و یا بۆ ئەو ئەرکانانە ئەو ڕوکنانە کە جمهوری ئیسلامی دایک کردو شتە عەجایب و غەرایب نەبووە لە ئەساسا. مەسەڵەن هیچ وە جمهوری ئیسلامی نەگەران ئەوە نەبووە کە ڕێی جمهورەکەی چێ بێ و چۆنی دامەزرێنێ چون هەر کەس هاتووەتە نێو دەسەڵات خودی بووە لە جنسی خۆیان بووە لەو کەسانە بووە کە پارێزەری مەنافع و بەرژەوەندی جمهوری ئیسلامی بەرابەری محەممەد خاتەمی بوو بێ یا یەکێکی تر بوو بێ یا لە جناحێک تر بوو بێ بۆی ئەڵم جناح مەبەستم دوو جناحە بەڵام 22 تا 23 ئەحزاب و گروپی چکۆلە لەژێر چەتری ئەم دوو جنبشا و ئەم دوو حەزبا و هەم وەکو ئوسوڵگرا و هەم وەکو ئیسلاح تەڵەب بەرەخرە جێگەیان بۆتەوە. وەختی ئەمانە هاتوێتنە سەرکاریان ئەمیان بووێ بە ڕێی جمهور یا ئەمیان بووێ بە ڕێیس پارلمان لەوی جنس نەبوو بێ لەم نەیتوانێت هیچ کات بە یەک دلیل مشخص بۆ ئەوە کە هەر شتێک لە ئێرانە هەر قانونێک کە تەسویب بێ هەر تەغییرێک کە گەرەکی بوو بێ بلێخەرە اتفاق کەوێ لە جمهوری ئیسلامیە
أبي الرهبري تأييدي رهبري لسر به أبي أو الركن وأركاناني كالسر ودروسيان كردوا وكم مجلسي خبرقان وغيره وذلك أبي أوانة عيني كان أنا أخو الرئيس جمهورية نيتواني قانونك تحقق وقانونك صادر كخلاف أو قوانين بك رهبر وخبرقان وغيره وذلك دان أبي أوبكا بوي من قالك ما هو بلمكا انتخابات نوعك السرقرم كدني خلق بوا نوع التحميق كدني خلق بوا نوع فريداني خلق بوا بلا حربي وكشتو وكشتار وليدان وانا اساسي ترين حربي جمهوري اسلامي بوا لقل بيدا بو دستي بيكر يعني لقل واردي صحني سياستيان كدو تحميليان كبخلق امر ركن دستي بيكر دو قالبي اعدام كدنا سنسار كدنا دست برينا با برينا هەڵواسینی بە جەرسەقین وهزاران شکل و شێوەیتر وەگەرنە ئێمە لێرە وەختی باسی ئەعدام ئەکەین باسی ئەعدام لە حاکمیەت و دەسەڵاتێکە نورمێکی سیاسی لە چوارچێوەی نظامی سەرمایەداری هەیە باز ناکەین جمهوری ئیسلامی پەدیدەیە جیاوازترە و تێڕوانینی بۆ ئەوە کە چۆن دەسەڵاتداریەکە لەگەڵ ئەوانی ترە فەرق و تەفاوەتی هەیە یعنی هەچی بۆ خۆی و بۆ جنبشەکەی خۆی و بزوتنەوەکەی خۆی و حزبەکەی خۆی باش بێت ئەوە لەلای ئەوان قانونە لەلای ئەوان یاسایە لەلای ئەوان پاڵمانە لەلای ئەوان قۆزاتە و لەلایەن ئەوان هەموو شتێکە وێ من گەرەکمەوە بڵێم کە بۆیە خەڵک بێزار بووە وەکو تۆ ئیشارە پێکرد لە مەکە ئەم فڕوفێڵ و درۆ و دەلەسانە بەنظەم لەلایەن خەڵک لە تووری 44 ساڵی ڕابردووە لە شەڕ و پێکدادان لە بین لە نێوان خەڵک و جمهوری ئیسلامیە وردە و دەڕۆشنەوە بووە کە ماجەرا چییە ڕژیم جمهوری ئیسلامی بۆچی دەست دەنێتە بینی خەڵک لەلایەک و لایەکیشۆ خەڵکە خاتە فەقر و فەلاکەت و نەداری و ڕۆژڕەشی بۆچی ماجەرا وایە ئەمان خەرە خەڵک بەدەستێناوە لە شەریخوانەوە متەوەجین کە بابا ئەم ڕژیمە نییە مربوط بێ بە خەڵک نییە مربوط بە ڕفوا بێ بە خۆشی بێ بە شادی بێ بە بێهبوودی خەڵک بێ ئەمە بۆ ئەوە نەهاتوە دەرنەتیجە ئەم ڕژیمە خەڵک نییەوە لەگەڵ خەڵکی ئێرانە لەگەڵ خاست و ویستی خەڵکی ئێرانە تەفاوەتی زەوین تا ئاسمانیە بۆیە ئفشا بووە و ئیسا خەڵە لە تەقابڵیا وێساون ئیسا وەختێژن انتخابات لای خەڵک زۆر چەند ساڵ لەوە پێشکراویش سەرنگونی ڕژیمە انتخابی خەڵک ئەبەدەن لەم شەرایەت ئۆزا ئەحواڵات دوای 44 ساڵ شەڕ هیچ وەختی ڕۆشن بۆ پای سنووق و هیچ تەوەهومێ بۆ ئەوە نەماوە کە ئەکسەریەتی قاتعی خەڵک لە ئێران ئیسە بڕوات دڵی بەوە خۆش بێ کە مەسەڵەن الرئیسی بگۆڕێت محەممەدی خاتەمی بێنێتە سەر حکوم ژیانی کەمێ باشە بێ ئەمانە تەواو بووە ئەرێ مازوو بەسە هەر حەربەی فڕوفێڵ داوێتی لە تەهیدیک و هەم عبورکردن لە حربەی کوشت و کوشتار و لێدان و لە هەردوو لەیان عبوریان کردووە خەڵک بۆیە ئەوەی کە ئیسە خەڵک گەرەکێتی و خەڵک پێی باشەوەیە کە خۆیان بە عناوینی مختلف ئامادەترکەن لە هەر حرەکەتێکە لە هەر شەڕێکا کە دەست پێیەکە خوار ئامادەترکەن بۆەوەکە ڕێگە هەموارکەن بۆەوەکە ڕژیمی بۆ تەوزیحەکانە دینە سەرچبایەت کردەکەوانە هەروەکو تۆژی شارت کرد و خەڵکی و کۆمەلگاش دوای 40 چەند ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامی لە جمهوری ئیسلامی ڕەت بوون و بە هیچ شتێکی جمهوری ئیسلامی باوەڕ ناکەن اعتقادیان نییە و جمهوری ئیسلامیش دیارە ئەوەی کە بوویەتی تا ئێستا فەقر و فەلاکەت و نەداری و کوشتن و بڕین و هەژاری و ترس و وەحشەت بووە کە بەکاری هێناوە لەو بۆ لاشەوەکە قەرار بێ یەک ڕۆژتریش لە قودرەتا بێ ئەم زەخت و زۆرانەی ئەم فەقر و فەلاکەتانەی تەحمیلکردن بە کۆمەلگا جووری سیاسەتێتی جمهوری ئیسلامی بێ ئەم ترس و وەحشەت و فەقر و فەلاکەت و نەداریە تەحمیلکردن بە کۆمەلگا ناتوانێت یەک ڕۆژ لە قودرەتە بمێنێتەوە پس تەکلیفی جمهوری ئیسلامی و خەڵک ڕۆشنە بەڵام پرسیارەکەی من لە رابطە لەگەڵ لە توولی حیاتی جمهوری ئیسلامیە بۆچوونی جنبشای ملی ئیسلامی و جەرەیاناتی ناسیۆنالیستی پرۆغەرب و مەشروتەخواهان و نەزانەوانی کە لە دەرەوەی جمهوری ئیسلامی ڕۆژێک دەور و کلک و بە خەوری معروف بادمجانی دەوری قاپچینی خودی جمهوری ئیسلامی بوون و ئێستا بەشێکیان کەوتونەتە دەرەوە و ناسیۆنالیزمی کورد نسبەت بە مەسەلەی هەڵبژاردن و
ئێعدام لە ئێرانە چۆن بووە و لە حاڵی حاضرە ئەم ماجرایە چۆن چاولێ دەکەن بە نظری تۆ ئەم مەسەلە چۆنە لە رابطە لەگەڵ کوتی کولی جوڵانەوەی ئیسلامی و جەریانەتی پرۆغەربی ناسیۆنالیست و جەریانەتی ناسیۆنالیستی کورد نسبەت بەم دوو پەدیدە بەم دوو حربەی جمهوری ئیسلامیە لە تەی 44 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامیە چەند جار ڕەنگی گۆڕاوە و چۆن بووە مەوزەعیە؟ بەڵێتەوە ئەم ئەحزاب و جەریانەتە کە تۆ ئیشارەت پێکردن و هەروەها ناوی شت بردن لە تووری 44 ساڵی ڕابردووە چ ئەو دەورە کە لە خۆیشیان لە نێو دەسەڵاتە بوون و یا بەشێک لە دەسەڵات بوون و یا لە دەرەوەی دەسەڵات بوون هەوڵیان داوە بۆ بەقای جمهوری ئیسلامی و هەوڵیان داوە بۆ کەواقعەن قوانینی جمهوری ئیسلامی بە پێ ئەترازەتکە بڕاتە پێشەوە لە برە شوێنە نەرمتر لە برە شوێنە بەلاخەرە جۆرێک نەبێت کە زوو ئەم ڕژیمە بڕوخێنێ بۆ نمونە مەسەڵەن بەشی ئیسلاح تەڵەب هەر لە سەرەتاوە تاوەکو ئیسە تەواو تەلاشی ئەوە بووە کە خشونەت بەتەنیا و کوشتن و بڕین بێ فریب و تەحمیق ئەکاتە ئەوە کە جمهوری ئیسلامی زوو بڕوات ئەمە واقعەتەکە باقیەکەی تریشی چەندێک لە هەوڵیان داوە کە واقعاً جمهوری ئیسلامی بمێنێتەوە و یا ترس و وحشتێکە لە جمهوری ئیسلامی ئاسیان دوو بەرابەر و سێقات و چوارقاتی لە تەبەقەی کارگەر و لە خەڵکی ئازادی خواز لە ئێران هەسیان ئەوان زۆر پەرۆشن تەواوی ئەمانە چ کاتێ لەگەڵ ڕژیمە خۆیان هەڵواسیوە بە ڕژیمە و لە ناو دەسەڵاتە بوون چ کاتێک لە دەرەوە بوون هەمیشە هەوڵیان داوە بۆەوە کە ئۆرگانگەلی حاکمیەت بۆ بەقا هەروەکو ئەمانە کە ناومان برد وەکو انتخاباتی ڕێژمهوری وەکو پارلمان وەکو حاکمیان لە شارەکان حاکمیان لە ئۆستانەکە هەمیشە هەوڵیان داوە کە خەڵک بانگەشەکەن بۆ ئەوە کە واقعاً بچێتە پشت ڕژیم و ڕێی بە ڕژیم با و ڕژیم تەئید کا و ئەوانی لە پەنای ئەوە بڕێت قسە و باسییان بووە کە ئارامتر و کەمێت تعدیل کا خۆی ڕژیم و هەمیشە شتانیان وتە بەڵام بەقای ڕژیمیان بۆ مهم بووە ترس و وحشتیان بۆ لەوە کە ڕۆژە لە ڕۆژان تەبەقەی کارگەر وەکو حەزبی ئەسڵی و ئەساسی کۆمەلگای ئێران بێتە سەر قودرەت و ئەم سیستمە کە ئیسا حاکەمە سیستمی ئیسمارگەر سیستمێکە واقعاً هیچ حەق و حقوقێکی نەتەنیا بەڕەسمیان نەناسیوە بەڵکو پێشێلی کردووە بەڵکو لە بینی بردووە و معتەرزین خۆشی بڕێکیانی بە شێوەگە جۆراوە جۆر بە ئەناوینی مختلف لە بین بردووە ئەوان هەمیشە ئەمە کاریان بووە ئەمە تەلاشیان بووە ئەمە هەوڵیان بووە و ئەلئانیش کە ئائیسەیش کە هەن بڕێکیان حتا ئەڵێن سەرنگونی هەر ئەمڕۆ کە من و تۆ پێکەوە قسەکەن ئەگەر جمهوری ئیسلامی لایەن بەلاوە بکات و داوایان یەکە ئەمە وەرە بەشی تۆ و ئەمە مقدارە بەشتێم وەرە دەست لەم شعارانە هەڵگرێ فۆرەن هەڵیەگرێ چون ئەمە تاریخی 44 ساڵی لەوە پێش وا بووە تۆ تماشای ئەحزابی ناسیۆنالیستی کورد لە کوردستانی ئێرانکە تماشا حەزبی دموکراتکە زۆربەی سەرانی تیا چوون بە خاتر ئەوە کە لەگەڵ ڕژیم بسازێن زۆربەی سەرانیان مۆهرەگەل ئەسڵی کە حەزبی دموکراتی حفظ کرد و هێناوێتی تا ئیسا بالاخره بەشداری ئەوە بوون و خوازیاری ئەوە بوون کە جمهوری ئیسلامی لەسەر پێ و لەسەر حکمی خۆی بمێنێت بە شەرتێک لایە لە ئێمەشکاتەوە بەشی ئێمەش لەم سەروەت و سامانە کە خۆی ڕۆژانە بە یەغما ئەیبات و حەپەلوشیەکە بەشەوانش بن ئەمە تەواو کارەکانی و هەر ئیسەیش ئەمانە کە تۆ ئیشارە و پێکرد لەم 44 ساڵە چیان کردووە ئیسەش کە خوازیاری لەزارە سەرنگونی ڕژیمن یانە یاپیان تەحمیل کراوە ئیسەش هێشتا بەقەر ڕژیم تەرجیحان بە من هەموو ئالتەرناتیوێکی کاریگەری سکۆلاریزم و شتێکە واقعاً دوور بێ لە چەوسانەوە و ئیستسمار و دەستبڕین و چەپاوەڵ و غارەتگەری ئەمە ئەو شتەیەکە کە بۆتە بەعیزەوە کە جمهوری ئیسلامی تا ئێستا ئەمەکە ئەمە واقعەتێکە ئەمە بۆتە بەعیزەوە ئەم دەست و پەیوەندانە عەلا ڕەغمەوە کە چ بەڵایەکی بەسەرێنەوە چەندێکی لێ کوشتون چەندێکی لێ حەزب کردوون بۆ نمونە مەسەڵەن کەسی وای لە حاکمیەت ساقت کردووە و کوشتوێتی و ئەعدامی کردووە بە شێوەگەل جۆراجۆر خەفەی کردووە کەسی سەرەکی ئەسڵی ڕژیم بووە کوڕی خومەینی لە بین بردووە تاوەکو دەیان و سەدان وەکووە هێشتا ئەمانە بە ئیسەی شۆ کە ڕژیم و جمهوری ئیسلامی تەحتی فشارە لەلایەن خەڵکەوە خەڵک محاسەیان کردەوە خەڵک نایانەوێەوە خەڵک خوازیاری ئەوەن ئەم شەو
تا سبەی کە لە خەو هەڵەسن سەر بە تەن جمهوری ئیسلامی و نەمابێ هێشتا هەر بە قسەیانە یعنی ئەمە ئارەزوی دڵیانە ئەمە ئارەزویانە یەک دووهەم ئەگەر ئەم اتفاقش ڕوونەدا ئەم ئارەزووە بە میلی ئەوان نەچێتە پێشەوە و خەڵک و تەبەقەی کارگەر و خەڵکی معتەرز و ژنانی ئازادی خواز و گەنجان لە ئێران ڕژیمی جمهوری ئیسلامی بڕوخێنن ئەوان خوازیاری نین بەڵکو بە پێچەوە خوازیاری ئاڵوگۆڕن لەسەرۆ بۆ جمهوری ئیسلامی کە خۆیان دیسانەوەکو بەشگەلێکە 44 ساڵەکە جمهوری ئیسلامی بوون دیسانەوە هەر ئەو سیستمە مقدارێ بە تعدیلۆ مقدارێ نەرمتر ئارامتر هەر بەو قوانینە کە سیفە استثمارگەرانەوە دووبارە خۆیان جێگە ئەوەسکەن و حتا بەشی لەوانیشی تێبێن قەیناکە ئەمە ئەو اتفاقەسە کە لە ئێرانە ڕووەدا ئەمە ئەو شتەیەکە کە بە نەزەر من شتێکە کە بۆ خەڵکی ئێران ئەفشا بووە بۆ خەڵکی ئێران دەرکەوتووە چون وتم 44 ساڵ شەر کارێکی کردو کە بەرەخەرە ئەمانە دەرکەون فەلسەفەی وجودیان چییە بەرنمەیان چییە سیاسەتیان چییە بۆ وایان کرد بۆ کۆریان نەدا لە حمایەت لە ڕژیم ئەمە ئەو شتەیەکە ئەم جەریان و ئازابە چ دەورەیەکە لەگەڵ ڕژیمە بوون و چ دەورەیەک هاتوون بە هەر عنوانە دەری کردوون یاخوان هاتوونەتە دەرەوە و خۆیان بە مخالف ئەزان و ئەڵێن ئۆپۆزیسیۆنین و مەرگ بە جمهوری ئیسلامی هێشتا ئارەزووی ئەسیانەوەیە کە جێبەجێ بکرێت یارێت جێی ئەمان و جێی ئیسەی ڕژیم لە دەسەڵات و حاکمیەتە ئەوەز بێ نەک ئەوە کە ڕژیمی جمهوری ئیسلامی بە حرەکەتێکی ئیجتماعی بە انقلابێکی عەزیمی ئیجتماعی سەرنگون بکرێت و خەڵک و تەبەقەی کارگەر دەسەڵات بەدەست بگرێت بۆ دوار ڕۆژی حاکمیت لە ئێرانە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هەر وەکو ئیشارە کرا چ خودی جمهوری ئیسلامی و پەیکەرەکەی جمهوری ئیسلامی چ بە ئیسلا تەرەفدارانی پرۆغەرب و ناسیۆنالیستای پرۆغەرب و ناسیۆنالیزمی کورد و جەرانای ئیسلامی کە دەورەیە لەگەڵ جمهوری ئیسلامی بوون و کەوتونەتە دەرەوەمانە ئیشارە کرا پرسیارەکەی منەمە رابطە لەگەڵ خودی جمهوری ئیسلامیە و لە ڕاستیە ئەمریکا و کولەن غەرب لە قەباڵی جمهوری ئیسلامیە ئیشارەیەکی کورتیش بەم مەسەلە بکەین و حەزەکەم تەوزیە بدەیت کە بۆچی تا ئێستا تا ئەم لەحزە لە تەی 44 ساڵ حاکمیەتی خودی جمهوری ئیسلامی کە خودی غەرب لە ڕاستیا جمهوری ئیسلامی وەکو وەسڵەیەکی ناجۆر ملیاردها دۆلاریان خەرج کرد و بە ئینقلابی ئێرانیان تەحمیل کرد و ئەمە دەستکرد و پوختەی دەست خۆیانە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی مەوزەعیان نەڕۆشنە و سەریعیش ئێعلامی ناکەن تا جارێکیش ئەگەر بەهۆی مبارزاتی خەڵکی ئێران و بە قەول لە دەمیان دەرچێت بڵێن ئێمە پشتیوانیەکەین لەم ئێترازانە بیست جارەڵەن ئێمە سەرنگونی جمهوری ئیسلامی لە دەستوورمانە نییە جاری وایە سەرانی غەرب خوانە بنە سخوانگوی جمهوری ئیسلامی لەم رابطەدا کوتم ئەمانە مەوزەعیان ڕۆشن نییە مانەوەی جمهوری ئیسلامی لە قودرەتە ئایا بە نەزەری تۆ بە مەسلحەت و قازانجی کولی غەرب و لە ڕاستیدا ئەمریکا نییە تا ئێستا قەزیەکە ئەوەیە کە ئەمریکا و دووەری غەرب وەکو خۆت ئیشارە پێ کرد ئەمەیان تەحمیل کردو بە خەڵک ئەلئان خۆیشیان گیریان کردەوە بە شێوەی بەدەستیەوە مەنافع و بەرژەوەندی ئەمریکا و دووەری غەرب لانی کەم لە سەطحی خاوەرمیانە کە منتەقەیەکی حاصل خیزە بۆ نظامی برژوازی لە سەرتاسەری دنیا بالاخره کارکردی جمهوری ئیسلامی تا حدودێک بە پێی وفقی مرادی نظامی سەرمایەداری ئەمڕۆ و دەسەڵاتدارە زری هێزەکانی ناچێ بڕێوە ئەلان شەڕەکە بەستا بە شەڕی نیابەتی بەڵام هەر لەم کاتەیشە هەر لەم کاتی ئەم شەڕە هەر لەم کاتا کە ئەزان درێژەدان بەم شێوەی جمهوری ئیسلامی بە بەقای جمهوری ئیسلامی و فرە بە نەفع نابێت هێشتا قسەیان ئەوە نییە کە بیگۆڕن هێشتا قسەیان ئەوە نییە کە کارێ بکەن کە جمهوری ئیسلامی ساقط بێت مەمانەعەت لەبەر پێی خەڵکی ئێران و ئەم جنبشی سەرنگونی تەڵەبا پێگنێن هێشتا ئەمە قسەیان نییە قسەی ئەسلی و ئەساسیانەوەیە کە حقیقەتەن زۆر جەرەڵێ ئەم شەڕ کەیسە لە خاوەرمیانە وجودی هەیە جمهوری ئیسلامی تیان نییە من یابەتەکان نیەسنێ بە شوێن مەدارک و ئەمانە ئاگەڕن کە بەشم سابەتیکەن جمهوری ئیسلامی هەزیاتیان نیە جمهوری ئیسلامی زۆر ئاگاهانە و ئامدانە ئەڵێ با بگیان من حمایەتە کەم لەمانەیە کەیسە شەڕەکەن لەگەڵ ئێوە لە 4-5 قۆڵەوە بەڵام ئەمانە من پێم نەوتون کە بەرعەلەی ئێوە بێسن ئەم شەڕ و
هەردووکیشان درۆکن هەردوو لایەن درۆکن بۆچی ئەمریکا و دووەری غەبنانێ بیگۆڕن لەکەوەیە کە ئۆپۆزیسیۆنێکی زۆر زەبوون زۆر بەڵانسوە زۆر خوێڕی زۆر لێ نەهاتوو بە قەڵ فارزەڵە بێخایە ئۆپۆزیسیۆنێکە هیچ جربەزەیەکی نییە ئەگەر بێتە سەر حکم ناتوانن لە بەرابەر خەڵکی معتەرزە کە هەروەها ڕژیمیشان ڕوخانی سەخەریکن ئەمیشە ئەمی جمهوری ئیسلامیش ئەڕوخێن دەوام بێرێت و بنەخەرە سوباتێکی نەزمی سەرمایهداری لە ئێرانە دابین کە تەسیری مثبتەکان لەسەر نەزمی چەوسێنەر لە سەتحی خاوەرمیانە ئەمە ئەو ترس و نەگەرانیە کە ئەمریکا و دووەری غەرباسییان بۆیە هێشتا جمهوری ئیسلامی تەرجیح ئەدەن بەمل ئەم ئۆپۆزیسیۆنە کە بەشێکی سەڵتەنە تەڵەبە بەشێکی وەکو تۆتی ئەسلاح تەڵەبن کە جابوونەسۆ و یا دەرکراون و ئیسەخۆیان بە ئۆپۆزیسیۆن ئەزانن بەشێکی ناسیۆنالیزمێکە کە بەناو چەپ وەکو زار وجودیان کردو لە ئەوەڵە جمهوری ئیسلامیان ناسەشانیان تەحویلان دا وەکو جوبەی ملی وەکو چریکای فدایی ئەکسەریەت وەکو حیزبی تودە و غێرە و زەڕی هەموو ئەمانە گشتی خەیتە سەریەک ناتوانێت بە ئەندازەی جمهوری ئیسلامی ئەگەر چی ئەمان لە دانانی ڕژیمی جمهوری ئیسلامیە لە کوشت و کوشتار عەلەی خەڵک لە قەلەچۆکردنی ئەم خەڵکا کە جمهوری ئیسلامی نیەتی بوو بەڵام پێی نەکرا شەریکن و شەریک بوون بەڵام ناتوانن لە بەرابەر ئەم خەڵکا بێسن دەرنەتیجە ئەمریکا و دووەری غەرب نایەنەوێت جارێک مەگەر ئینکە احتمال ئەمەیەکە کە خەڵکە بێبیزانێ ئەوەیەکە ئەگەر زانیان واقعاً بەرەخەرە جمهوری ئیسلامی گەیشتۆتە ئەو بەرزەخە کە ئەبێ بڕوخی و بڕوە ئەو کاتە دووەری غەرب و ئەمریکا دەسەبەن بۆ ئەم ئەمانش وەکو ئالترناتیڤە کە باشترە ئەگەر چی مەطلوب نییە وەکو جمهوری ئیسلامی بۆ کوشت و کوشتاری خەڵک بۆ ئیستثمارکردنی تەبەقەی کارگەر لە ئێرانە بەڵام لەو کاتە دەستیان بۆ بن بۆیە ئەگەر ئیسە زەعیفن هەڵیان نابژێرن لوتیان پێیان خەڵکە بێوە بزانێ لە دوا هەنگاوێکە کە ڕژیم ئەگا بە مەرحەلەی سقوط دەسەبەن بۆ ئەمانە لەمان پێستریش و لە خۆمەنیش پێستر ئەمە لە ئینقلابی 57 تکرارەوە بوو هیچ کەس نەیەوە دیکە ئەمریکا و دووەری غەرب ئاوا بە ئاسانی دەستەبا بۆ ئەم مۆهر ئرتجاعی کۆنە پەرستەکە بە قوانینی 1400 ساڵەوە پێشاتوە جمهوری ئیسلامی خومینی بێنێت لە کونجی مزگەوت دەریبێنێ و لێ دای بنێت و بیکا بە ڕەهبەر و تەحمیلێکە بە خەڵک بەڵام ئەم تەجروبە باشە ئەشێ یعنی ئەم تەجروبە خراپە نەباش ئەم تەجروبە ئەبێ لە زێنی خەڵکە سەبت کرابێ و بۆ ئەمڕۆ تا ڕوخانی ڕژیم بە یەکجاری لە بەرچاویان بێ کە هیچ کام لەمانە ناتوانێت مەنافع بەژەوەندی خەڵک تەمینکە مەگەر خۆیان ڕوخێنەری ڕژیم دەبن وەکو خۆیان کەواقعەن ئەم ڕژیمە ساختەکەن بۆیە لەلایەک و هەم ئەمریکا و دووەری غەرب بەم بۆنەوە هێشتا ئەم تەرجیحان من لەوانە کە باشترە توانێت لەوان حەسو کەوتکە باشترە توانێت لەوان منفعەت و بەرژەوەندیان حفزکە بۆ ئاگاداریت و هەر لە ئیسەوە ئیختلاف لە بینی ڕەهبەری هەردوو حیزبەکە و حیزبە بچووکەکانی ئەمریکایش لە رابطە لەگەڵ ئێرانە ئەوەیە کە بەسیە کەم بالاخره ثروت و سامانی منافع اقتصادی ایران تأمین کرد بس یکم اجازه به نود بفروشن بس یکم پولی بلوک کراو آزاد کو بیا به جمهوری اسلامی بروات لفلسطین و لبنان و یمن و لعراق و لچو تروریست پرودکا ما نگذن اما اوشته که اشتا منافع و برجوندی جمهوری اسلامی للایان امریکا و دولی غرب تأمین کرده هر استکمل تو پیک وقته که باید من مسئله که به نظر من ابی خلا برچایی بگیره چون سوالی که فوق العاده مهم بود که خلق بالاخره چای لیبی که لعن اکر جمهور روخین ام جمناس زور سپاس بۆ تۆبلەکان تاورا بە وەختمان زۆر نەماوە ئاخرین پرسیار مەکەم با تەوەزێ بەم وەزیەتە ئەوە خودی پەدیدەی جمهوری ئیسلامی ئەوە ئۆپۆزیسیۆنی ناسیۆنالیست و پرۆغەرب و ئیسلاح تەلەب و ئیسلامی و ئەم هەموو جڕوژانەوەرەی کە یەک سەرە سوزن ڕەتیان بە مەنافعی ئەو کۆمەلگا و فەقیر و هەژار و تەبەقەی کاریگەری ئەو کۆمەلگا نییە کە بەباری موسبەتە تەغییراتی جزئی ڕوو بدە هیچ کامێکیان ئەمەیان ناوێت
لە ئەمریکاوە بگرێت تاکاتە ئەحسابی ناسیۆنالیستی کورد ئیدی بە هەموویانەوە ڕەنگاوڕەنگ پرسیارەکەی منە مەلا خودی خەڵک و بە تایبەت تەبەقەی کاریگەر باتەوەجێ بەم وەزیەتە بەم ئاڵۆزیەی کە 44 ساڵە بەهۆی حاکمیەتی جمهوری ئیسلامی و لەم کۆمەلگایە دژ بە 85 ملیۆن خەڵک ڕووی داوە و بەسەر ئەو خەڵکە وەزیەتی ئەم گرانی و هەژاری و نەداری و نەبوونی ئازادی و ئێدام و سەنگسار و کوشت و بڕینەی کە دانە دانەی خەڵکی و کۆمەلگا شاهێدین لە مقابل ئەم حربانەی جمهوری ئیسلامیە کە لە سوالەکانی پێشومانە مەترح بوو تۆش ئیشارەت پێکرد دەبێ بەرخورد و هەڵوێستیان چۆن بێ و لە مقابل ئەم وەزعیەتەدا ئەم سناریۆیە کە لەو کۆمەلگایە ڕۆژ بە ڕۆژ بە دژی ئەم خەڵکە ڕووەدا کەڵەکە دەبێ مۆزۆ بەرخوردیان چۆن بێ زۆر وەختمان نەماوە لە 3 تا 4 دقیقە زیاتر وەختمان نەماوە فەرموو بەڵێ سپاس دەکەم باشە من هەوڵە دەرنم 3 دقیقە ئەوەی کە مادنێزەرمە بیڵێ من گەرەکمەوە بڵێم کە لە توولی 44 ساڵی ڕابردووە لە کەشمەکەشمی تەبەقاتی بینی تەبەقەی کارگەر و ژنانی ئازادی خواز و معلمین و جوانان بالاخره ئەم عبورکردن لە حربەی شەڕ لە ترس و تۆقان و پێشڕەوی خەڵک لەم زەمینە ئەمە مەسلەیەکی جدیە و هەروەها لە تحمیق و فرودانی شابان زمان خلق عبوریان کرد چون تپیشو ئیسا مەسئلەی خەڵک مەشغلەی خەڵک و چاوەڕوانی خەڵک ئەوە نییە کە مەسەڵەن لە تا 20 چەند ڕۆژی تر کە انتخاباتی مەجلس و انتخاباتی برێک لە شوێنەکانی جمهوری ئیسلامی ئەکرێت مەشغەڵیانەوە بێت کە بڕۆن بەشداریکان نەکەن ئیسا تەلاش و فکوسی خەڵک ئەوەیە کە باتەوەجو بە 44 ساڵ شەڕی بێوەقفە لە قاڵبی بچووک و گەورە قسەیانەوەیە کە ڕێگە کارگەلێک بکەن لە وەخت انتخاباتە لە بین تەعینی بەدووبەتەرا ئەمە قسەیەمان نییە ئەگە قسەی ئیسلاح تەڵەب یا ناسیۆنالیستەکان بێت کەیفی خۆیانە چیەکەن یا چی ناکەن بەڵام نابێت بە چاوی جاران شۆ تەماشا ئەوان بکەن کەسێکە ئەمڕۆ ڕژیمێکی قاتڵ واقعاً یارمەتیە داوە ئەچێتە پای سنووق ئەچێت لە بەرابەر خەڵکە جوابگو بێ هەربەکو ڕژیم چۆن بێ جوابگو بێ شەوی جوابگو بێ در نەتیجە کە ئەبێ ئەم چەند ڕۆژە کە ماوێسی بۆ انتخابات ئەبێ سەحنەی سیاسەتی ئێران ببێ بە تەقابل بە ئەعتراز و ناڕەزایەتیەکی عەمیق بەرامبەر بە جمهوری ئیسلامی بۆ ڕووخانی چون شعاری ڕووخانی ڕژیمی جمهوری ئیسلامی ئیسا لە سەدری هەموو کارە مەدانیەکانی خەڵکی ئێران و تەبەقەی کارگەر تەبەقەی کارگەر ئەعلامیان کردو ئێمە بە هیچ شێوەیە ناچینە پای سندۆقی ڕێی کە هیچ شەڕ و هەل لەم ماوات ڕادەی ئەعترازات و ئەعتساباتی کارگەری لە هەموو کاتەکان زۆرتر بۆ خەڵکی دنیا زانیە بۆیە خەڵک بە تێکرا و بە عموم ئەبێ کارێکەن کارگەلێک دەست بۆ کارگەلێک بن کە شتێ بەناو انتخابات وجودی نەتەنیان نەماوە باڵکو و ڕژیم ئەبێ بڕوات ئەبێ ئەم ئەعترازاتانە بنێنە دەستور ئەبێ تەزاورات بکەن هەوڵ بن ئاعتساب بکەن هەوڵ بن کارێکن هەم لە داخل زیندانەکانە و هەم لە دەرەوەی لە نێو شارەکان و لە نێو شەقامەکان و لە شوێنی کار و ژین بە هەر شکل و شێوەیە کە ئەتوانن مەمانەعەت بکەنەوەی کە حتا یەک زەلامی ڕێی بدا بە جمهوری ئیسلامی وێ من دەرەکمە بڵێم ئەمە ئەو شتەیە کە ئەمڕۆ لە دەستوری تەبەقەی کارگەر خەڵکی ئازادی خوازی ئێرانایە ئێمە وەکو حیزبی حکومەتی بە تەواوی توانمانەوە ئەم هەوڵەمانداوە و تێش ئەکۆشین بۆ ئەوە کە حرەکەت و تەعەرڕوزی مەیدانی بۆ ئەوە کە نیشانی بێ بە ئەفکار عمومی جیهان کە ئەم ڕژیمی خەڵکی ئێران نەبووە و ڕەبتی بە ژیان و خۆشی و بەشارەتی خەڵکۆ نەبووە هەر نەوە انتخاباتێک کە تایسە کردوێتی هەمووی فڕوفێڵ بووە ئێمە خوازاری سەرنگونین و بە ئەترازاتی خۆیان نیشانی بن شتێ بە ناو سنووق نابێتە بێت ئیجازە بن بێتە هیچ گەڕێکێ نابێ ئیجازە بن هیچ نوع دار و دەستەیە وەک جاران کوچە بە کوچە و گەڕک بە گەڕک و شار بە شار بگەڕێن و داواکەن نەخەڵک وەرن بێن لە انتخاباتە بەشداریکەن و ئەلەکەن ئەمە نە مەیدان بەوان بن کەم کارە بکرێت و نەخۆشیان ئامادەکردێ بۆ ئەوە کە بە سادگی جوابیان بڵک و قاتعانە بێ لە بەراوریان بێسن ئەترازکەن تەزاوراتکەن من لێران نوسەکانی ناتوانم بڵم فقط گەرەکەوە بڵێم بە هەر شکڵە و شێوەیە کە ئەتوانن لە مەحەلی کاروژینە ئەترازاتی خیابانی تەزاهورات تەحەسن و هەر شکلێکی کە خۆیان مەناسب ێزن ناتوانن ڕێبخەن و تەدارکی هەر لە ئیستان و تا
دوای انتخاباتەکەش نیشان بە کە هەرچی ڕژیم لە سنووق دەریێنێ وەکو ویا دەریێنێ وەکو 4 ساڵی ڕابردوو لەلایەن خەڵکۆ پوچ بووە و ئەمەش بە تەریقی ئولا لەلایەن خەڵکۆ پوچە وی ئەمە وشتەیە کە ئێمە وەکو حزبی حکومەتی هەم انتظارمان هەیە و هەم واقعەتێکە کە ئەلعان لە جامعەی ئێرانە خەریکە ئەڕواتە پێشوو بە ڕۆژانە دیارە و ڕۆهدا. زۆر سپاس ئاورا بۆ تەوزیحتانت وەختەکەمان ئیدی ئیجازەمان پێ ناداگەنا بەحسێکی مهمە و داهاتووی ئێران بەم مەسەلەوە شاید مبارزاتی خەڵک بەمەوە گرێی خواردووە هیوادارم ئەو جۆرەی کە تۆ باست کرد خەڵک لە ئەبعادی ئێرانە واقعان ئەو قین و تووڕەیەی کە لە 90% ئەو کۆمەلگایە ئارەزویانەوە جمهوری ئیسلامی سەعاتی زیاتری دی عمر نەکات و لە قدرەتە بە هیوایەوەی کە ئەو قین و تووڕەیە ببێت شتێکی عەمەلی دژ بە جمهوری ئیسلامی تا ئەم ئیتفاقە دەبێت ئەوە سام و بەشی خەڵکی ئەو کۆمەلگایە. هاورا بوو قسەکە بنەوەی سەحنەی انتخاباتی ئەمڕۆژە بێ بە پێشڕەوی هەنگاوێکتر بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی چۆن بە چ شکلێ بن دقیقاً ئەمە ئەبێ خودی خەڵک تاعینیکە بیباتە پێشەوە ئیجراییکە و ئەمریکا دقیقاً بمعنایەک ئەم قین و تووڕەیە بێت تەرجمەی ئەمەلیەکەی ببێتە ئێتراز ئەگەنا لە دەرونی خۆمانە هەرچی ناڕازی بین ئیتفاق ناکەوێ دەبێ ئەم ناڕەزایەتیە بێنینە مەیدان بێنینە شەقام بێنینە ئێترازاتی سەراسەری و یەکپارچەی و کۆمەلگا دەنا ئیتفاقی ناکەوێ بە ناڕەزایەتی لە دەرونی خۆمانە بە هیوایەوە ئیتفاق بکەوێ وەختەکەمان لاشی داوە زۆر سپاس بۆ تۆزیحات و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆش. مەمنون. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆراتی نەکۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوە دەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن لە هەر شوێن ساخی و سەلامەتیتان ئارەزوومانە شاد و سەرکەوتوو